اندامانی بنمالی بارزانی هاولاتی آسایی ام نشتیواننو وک هر تاکی که ام ولاتا ملکچی یاسانو هیچ کسیک لهر پلو پوستک دابید لسرو یاسانیه. پارتی دیموکراتی کوردستان لەکوێ و چۆن مامەڵە لەگەڵ یاسا و منتیقدا دەکات. پارتی دیموکراتی کوردستان بە پێی ئەزموونی کاری تاو کاتەی لەگەڵ یاسادا کۆکە کە دژی بەرژەوەندیەکانی خۆی نەبێت. بۆ نمونە هەڕەشەی دیپۆرتکردن لە سەرۆک و سکرتێری پەرلەمان لە کاتی دەرکردنی هەر یاسایەک کە لە بەرژەوەندیەکانی ئەودا نەبوو بێت. لەو بوارەشدا بۆ نمونە لە کاتی هەموارکردنی یاسای خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی تەنها لەبەرەوەی زانکۆی کوردستانیان لە ژێرچەنگی سەرۆکی حکوومەت دەردەهێنا و هەروەها دەویسترا بە دەرکردنی یاسایەک سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و غاز دابنرێت. هەڕەشەی دیپۆرتکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەو دیوی دێگەڵا هاتاراوە. ملنەدانی بووەوەی ئەنجومەنی یاسایش لە ژێر چاودێری پەرلەمان بێت. ئەویش لەبەرچی لەبەرەوەی لەلایەن کوڕی مەسعود بارزانیەوە قۆڕ کراوە بۆ ئەوەی هەر جۆرێک بیانەوێ پاکتاوی نەیارەکانیانی پێ بکەن وەک چۆن ئەمڕۆ کەوتونەتە گیانی بەرپرسان و کادێرانی کۆمەڵ ئیسلامی و بابیان و جۆرا و جۆر ڕاپێچی زیندانەکانیان دەکەن. ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لا پێناوچی بوو. کاتێک بەپێی یاسا پەرلەمان نەک تەنها تەمەنی کورسیەکەی بارزانی درێژ نەکردەوە بەڵکو دەیویست بەپێی یاسا خاوەن کورسی دیاری بکات. بەڵام پارتی مادام ئەو یاسایەش لە بەرژەوەندی ئەودا نەبوو گەورەترین دەستگای یاسادانانی پەکخست و بەهێز ئامنیەکەی لە بازگەیەک لەسەر هێڵی سنووری دێگەڵا هەولێری لا سەرۆکی پەرلەمان قەدەغە کرد کەچی زۆر ڕووسورانە باز لە یەکڕیزی و تەبایی لایەنەکان و سەروەربوونی یاسا دەکات. داوا لە گشت لایەنە بەشداربووان دەکەم بە گیانێکی برایانە و نیشتیمانی. هێزانیەکانی پارتی چۆن مامەڵە لەگەڵ یاسادا دەکەن؟ گەر زۆر لە مێژووی مامەڵەی هێزانیەکانی هەولێر دوور نەکەوینەوە و تەنها نمونەی چەند شەوی ڕابردوویان وەرگرین ئەوە ڕوون دەبێتەوە هێزێکی ئەمنی لە زۆنی زەردا بوونی نییە کە یاسا لە پێش فەرمانی پارتیەوە جێبەجێ بکات. بۆ نمونە گەر یاسا لە زۆنی زەرد لە سەروی پارتیەوە بێت کەسێک بەبێ فەرمانی دادوەر و بەنیوەی شەو لەلایەن چەند چەکدارێکی پارتیەوە نەدەڕفێنرا لە پاش چەند کاتژمێرێکیش لەلایەن ئەو هێزامنیەوە بەبێ بڕیاری دادوەر ناوی وەک تۆمەتبار لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان نەدەزڕێنرا کە تەنها 24 کاتژمێر بەسەریدا تێناپەڕێت بەرپرسی ڕێکخراوی قوتابیان دووبارە لەلایەن چەکدارانی پارتیەوە بەبێ فەرمانی دادوەر نەدەڕفێنرا. مامەڵەکردنی پارتی لەگەڵ یاسا و کارە نایاسایەکانی هێزامنیەکانی زۆنی زەرد وای کردووە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵێن لە وڵاتی قەزا و قەدەردا گەر یەکترمان لە دوای چوونە دەرەوە لە ماڵ نەبینیەوە گردنمان ئازاکەن.